نابۆ ئیعدام نابۆ کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 20 مانگی خەرمانان بنەماڵەکانی زیندانیانی مەحکوم بە ئیعدام و ئەوانەی وا هەر ئێستا مەترسی ئیعدامکردنیشیان لەسرە بۆ پەنجمین ڕۆژی بەردەوام لە تاران لە بەردەم هێزی دادوەری کۆماری ئیسلامی بە دروشمی ئیعدام مەکەن کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوەبرد. بنەماڵە ناڕازیەکان بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری پەیوەندیە خەڵکیەکانی هێزی دادوەری وێڕای بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی دەرکردن و بەڕێوەبردننی حکمی ئیعدامی زیندانیان لەلایەن دەستگای دادوەری ڕژیمەوە بوون. ئەم دەستگایە فەرمانی جنایەتکارانەی بەکردەوە دەرهێنانی خێرای حکمی ئیعدامی زیندانیانی لە سەراسەری وڵات دەرکردووە و لەم ڕۆژانەی دواییدا چەندین ئیعدامی بە کۆمەڵ لا زیندانەکانی زاهدان، کرمان، کەرەج، میناب، گەوهەردەشت، خوڕەماباد و هیتر بەڕێوەچووە. کۆبوونەوەی ناڕەزایەتی بنەماڵەکان لە ڕۆژی سێشەممە 15 خەرمانانەوە لە بەردەم دادگوستەری و دادگای گشتی و ئینقلابی کەرەج دەستی پێکرد بوو و پشتیوانیەکی بەرچاویشی لێکراوە. ئاماری دروستی زیندانیانی ژێر حکمی ئیعدام ڕوون نییە. هەندێک لە کارناسان پێیان وایە کە هەر ئێستا 5,000 زیندانی حکمی ئیعدامیان لەسرە و هەر کات بەرپرسانی کۆماری ئیسلامی بە پێویستی بزانن بە مەبەستی چاوترسێنکردنی کۆمەڵگا حکمەکەیان بەکردەوە دەردێنن. ئاماری ئیعدامی زیندانیان لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا تەنانەت بۆ جارێکیش بە فەرمی و بەڕوونی بڵاو نەکراوەتەوە. بەڵام هەڵسوراوانی مافی مرۆڤ بەراوردیان کردووە کە لە ساڵی 1357ەوە تا 1399 هەتاوی پتر لە 44,600 کەس دژبەر، شۆڕشگێر، کۆمونیست و زیندانیانی ناسیاسی لەلایەن جەلادەکانی کۆماری ئیسلامیەوە ئیعدام کراون و یان لە ڕێگای تیرۆر و لە ناڕەزایەتیەکانی سەرشەقام و لە زیندانەکان و لە ژێر ئەشکەنجەدا لە نێعمەتی ژیان بێبەشکراون. کۆماری ئیسلامی بە هۆکارگەلی جۆراوجۆر پەنادەباتە بەر ئیعدام. لە دەی 60 هەتاویدا ئیعدامەکان سیاسی بوون و بە مەبەستی زاڵبوون و جێگیربوونی هێمنەی ڕژیم بەڕێوەچوون. لەو سەردەمەدا خومەینی زیندانەکانی کرد بە قەسابخانە. دەیان هەزار ژن و پیاوی کە زۆربەیان گەنج و لاو بوون برانە ژێر پەتی سێدارەوە. ئەوان بەشێکیان تووشی لە کارکەوتووی و کەم ئەندامی بوون ویان ئیعدام کران. دەی شەز بە کوشتاری چەند هەزار کەس لە زیندانیانی بەدیلگیرا و بە فەرمانی خومەینی لە ساڵی 1367دا کۆتایی هات. ڕێژەی ئیعدامەکان لە ساڵەکانی سەرەتای هاتنە سەرکاری ڕژیم لە ڕاگەیەنەرەکانی ژێر چاوەدێری و سانسۆری ڕژیمدا بڵاو دەکرایەوە. بەڵام دواتر کە لەگەڵ کاردانەوەی بیرروڕای پێشکەوتن خواز و ناڕزایەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرەو ڕووبوونەوە ئاماری ئیعدامەکانیان لەوەی کە بوو کەمتر ڕادەگەاند و ئەوانی تریان بە شێوەیەکی ناڕەسمی لەلایەن مزگەوت و نەوحەخوێن و باقی هێزەکانی ڕژیمەوە بە مەبەستی چاوترسێنکردنی خەڵک بڵاو کردەوە. کاتێک بەرپرسانی ڕژیم ژمارەی زیندانیانی سیاسی لەوانە دژبەران و کۆمونیستەکانیان لە دەی 60دا بەڕادەیەکی بەرچاو کەم کردەوە ئەو جار کەوتنە گیانی زیندانیانی ئاسایی. ئەو زیندانیانی کە بۆ ئیعدام لە بەرچاو دەگیران لەلایەکەوە بە مەبەستی چاوترسێنکردن ئیعدام دەکران، لەلایەکی ترەوە بە ئیعدامکردنی ئەوان ڕێگایان بۆ باند و قاچاقچیە گەورەکان لە سپا و باقی ئۆرگانەکانی ڕژیم خۆش دەکرد. ئەوان ئەو قاچاقچیانەی مادە هۆشبەرەکان بوون کە پەیوەندیان بە بازنەی سپای پاسداران و خاوەن دەسەڵاتەکانەوە نەبوو. لە پەنا ئەو ئیعدامانەدا ئیعدامی بەهاییەکان تەنیا بەهۆی بیر و باوەڕەکەیان، ئیعدامی هاوڕەگەزخوازانی ژن و پیاو، منداڵان، چالاکانی کەمینە ئاینیەکان، خەباتکارانی بزوتنەوەی کوردستان، هەڵسوراوانی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکانی وەک لایەنگرانی ژینگە و هیتر بەڕێوە دەچوو. پێویستی بڵاوکردنەوەی ترس و خۆف لە هەر سەردەمێکدا بە گوێرەی پێویستی ڕژیم کەم و زیاد بووە. لە سەردەمێکدا ڕژیم هەوڵیدا لە ڕێگای بەرجامەوە جامی ژەهر دەرخواردی خامنەی بدا و بەم هۆیەوە پێویست بوو کۆمەڵگا چاوترسێن بکات. لە سەردەمێکدا خەبات و ناڕزایەتیە کرێکاری و کۆمەڵایەتیەکان ڕادەی ئەم پێویستیەی بەرپرسانی جنایەتکاری ڕژیمی دیاری دەکرد. ئەمڕۆکە خەبات و ناڕزایەتیەکانی ناوخۆی وڵات و هەوڵ بۆ گەیشتن بەڕێککەوتن لەگەڵ دەوڵەتە ڕۆژاواییەکان و لە سەروی ئەوانەوە ئامریکا و هەروەها لاوازبوون و قوڵبوونەوەی قەیرانەکانی ڕژیم پێویستی بە ئیعدام زۆرتر کردووە.
ئەگەر ئێعدامی وەحشیانە بۆ ماوەی چەندەیە توانی بەهانای ڕژیمەوە بێت، بەڵام ئێستا ئەو کاراییەی نەما و تەنانەت بە دژی خۆشی هەڵگەڕاوەتەوە. هاتنە مەیدانی بەربڵاوی کرێکاران، ژنان، خوێندکاران، چالاکانی ژینگە، دادخوازان، چالاکانی مافی مرۆڤ، خەباتکارانی لایەنگری مافی نەتەوەکان، کەمینە ئاینیەکان و هیتر لە دژی کۆماری ئیسلامی و سەرجەم سەرەڕۆ و چەوسێنەران بەیانگەری ئەو ڕاستیەیە. ئەمڕۆکە ئێعدامەکان و بە تایبەت ئێعدامی زیندانیانی سیاسی دەی شەست بۆتە خاڵی لاوازی جەلادانی خاوەن هێز و دەسەڵات و دام و دەستگای کۆماری ئیسلامی بەگشتی. ئێستا بزوتنەوەی دادخوازی کە بریتین لە دایکانی خاوەران، دایکانی پارکی لالا، دایکانی گیانبەختکردوانی 98، بزوتنەوەکانی لایەنگری مافی مرۆڤ و دژ بە ئێعدام و زیندان لە پەنای خەبات و ناڕزایەتیەکانی کرێکارانی نەوت، گاز و پەڵاوگەکان، فولاد، حوتەپا، مترۆ، شارەداریەکان و ڕێگەی ئاسن، ژنانی خەباتکاری دژ بە حیجابی زۆرە ملێ و تند و تویژی لە دژی ژنان، بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دژ بە بێئاوی و هیتر، هەمووی ئەمانە ترسی مەرگیان خستۆتە دڵی کۆماری ئیسلامیەوە.